ناکرێت تۆ لە کاتێکا کەسێکە چێتە ناو فریاکەوتنی هەڵەبجەوە بە مۆبایلەکەی خۆی وێنەی ئێسکی قاچی یاخود دەستی ئەگرێتەوە تۆ لە کۆی 30 پارچە ئەشیعە 120 لەسەر حکومەت نووسی بێ بە 70 دلار کڕی بێتت یەکدانەی 130 دلار لەسەر حکومەتی هەرێم ئەژمار کردبێ. دواتر ئەو ڕێکەوتەی کە لە بینی شەو ڕۆژێکە لە 9 دەفتەر و 50 وەرەقەوە بوو بە 8 دەفتەر و 45 وەرەقە کە لە ماوەی شەوێکە زۆر گۆڕانکاری بەو داهاتەیە هات لەگەڵ قونسوڵخانەی چیناکراکۆ ئەو کەلوپەل و ئەشیانەی کە بۆ ولادەی هەڵەبجەکرا بۆ ئەوەی خزمەت بە ئافرەتانی دووجانی هەڵەبجە بکرێت و بکرێتە خزمەتەوە. ئەو پارەی کە ڕێکخراوی یونسکۆی هێنا خەڵک هەیە کچی ماڵەوە بۆ ئەو داهاتەی وەرگرتووە. بەڕاستی بەسە هەتاوەکوکەی یەک بۆ عیرفان و دوو بۆ جیرفان ئەمە یەکێکە لەو خاڵە ناڕەزایانەی ئێمە کە ئەبێت بە چاکسازی ئێوە بە فیعلی بێ وەچیتر نابێ پاڕێنەوە بۆ ئەو کەسانی کە گەندەڵی ئەکەن ئەبێ بیان دەنە دادگاوە خۆتان ببن بەڕقی بەسەریانەوە لێ پێچینەوەی توندیان لەگەڵا بکەن. ئەشیعە هەیە تۆ لە هەڵەبجە ئەشیعە بە مۆبایلەکەی خۆت ڕسمێگریتەوە ئەشیعەت بۆ ناشۆرێتەوە 30 کارتۆن بە 120 کارتۆن نووسراوە یەک پارچەی بە 70 دلار 130 دلار نووسراوە لەسەر حکومەت ئەمانە بە بەڵگە تەسلیمی دەستەی دەستپاکیمان کردووە و ئەبێ لێکۆڵینەوە بکرێ عنی چیت و ئەشیعە ناشۆیتەوە ئەشیعە و کڕیوە.